کوردەکان مەزنترین کەمینەی نەژادین لە جیهاندا کە خاوەنی وڵاتی خۆیان نەبن. کەمتر لە ستایبیستی کوردەکان لە باکووری عێراق دەژین، خودمختاری هەرێمیان وەدەستێناوە. بەڵام کوردەکانی بەشەکانی دیکە هێشتاش شەڕ و خەبات لە پێناو مافەکانی سیاسی و سیڤیلی لە ئێران و تورکیا و سووریا دەکەن. ئەو شەڕەش گەریلاکانی پێکەکان ڕێبەرایەتی دەکات و کوژرانی زیاتر لە 4,000 کەسی لێکەوتۆتەوە. ملیتانە کوردەکان لە شاخەکانی باکووری عێراق و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا ڕاهێنان دەکەن و خۆیان حەشار دەدەن. ئەو دیمەنانە لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە دابین کراوە کە ئەمریکا و تورکیا بە ڕێکخراوی تەرۆریستی دادەنێن. پەکەکە دەڵێت داوای مافی زیاتر بۆ کوردان لە تورکیا و ئێران دەکەن و تونند و تیژی بەکاردەهێنن بۆ وەدەستێنانی ئەو ئامانجانە. ڕێزان جاوید ڕێبەری پەژاک دەکات کە لقێکی پەکەکەیە. ناوبراو تومەتی تەرۆریستی ڕەت دەکاتەوە کە لە بنکەی خۆی لە باکووری عێراقەوە دەدوێت و دەڵێت ئەو شەڕە کە چەندەیان ساڵە هەیە پێویست بوو. بدون شک ما مجبوریم فعالیت هامون رو ادامه بدیم و ئێمە هیچ گومانێکمان لەوە دانیەکەوە ئێمە دەبێت بەردەوام بین لەسەر ئەوەی کە دەیکەین. هەروەها بۆ وەدەستێنانی ئازادی ئێمە دەبێت شەڕ بکەین و ئەمەش جێگای قبوڵە بۆ بەرگری لە مافەکانمان و ژیانمان. از زندگی خودمونه. تورکیا و ئێران پەرەیان بە بەرپەرزدانەوەیان داوە بۆ ئەوان پەکەکە و پەژاک کۆمەڵی تۆریستین. ملیتانەکانی پەکەکە زۆر جاران پەلاماری هێزە ئاسایشەکانی تورکیا لەم بەشەی باشووری ڕۆژهەڵاتی تورکیا دەدەن. وتەبێژی ئەکەپەی دەسەڵاتداری تورکیا حوسێن چەلیک بەرگری لە سەرکوتکردنەکەی ئەم دوایە حکوومەت دەکات دژی هەر کەسێکی کە gumانی lê بکرێت کار لەگەڵ پەکەکە بکات، تەنانەت ئەگەر ئەو پەیوەندیەش ناڕاستەوخۆ بێت. O zaman sizin terörizmden ne anladığınız tartışılır. من ئەوە نازانم کە ئەگەر بن لادن بەدەستی خۆی کەسێکی کوشتی بێت، بەڵام ئەو ڕێبەری کۆمەڵێکی تەرۆریستی بوو. ئێمە پێویستە وا بڕوانینە تەرۆریزم کە چۆن پێناسەی دەکەین. ئەگەر تۆ وا تەماشای تەرۆریستێک بکەیت وەک تەنیا کەسێک کە پەلاپیتکە ڕابچێشێت ئەوە دروست نییە، چونکە تەرۆریست ئەوانەش دەگرێتەوە کە یارمەتی دراوی دەدەن سەرچاوی مرۆڤی بۆ دابین دەکەن و دەیپارێزن. بەڵام کوردەکان دەڵێن تونند و تیژی لێ دەکەوێتەوە. هەروە خەڵکی هەرێمی کوردستانی عێراق دەڵێن باری قورسی کۆشە لەشکریەکانی ئێران و تورکیا بۆ کۆتایی هێنان بە پەکەکە و پەژاک کەوتۆتە سەرشانی ئەوان. گوندنیشینانی ناوچەکە دەڵێن ئەوان لەو نێوەندەدا گیریان خواردووە و گوندنشینەکان ناچار کران ماڵ و حاڵیان بەجێ بهێڵن و ئێستا پشت بە کومەچی نەتەوەیەگرتوەکان دەبەستن. سەرۆکوەزیری هەرێمی کوردستانی عێراق بەرهەم ساڵح دەڵێت کوردستان دژی بەکارهێنانی هەرێمەکەیە وەک پێگەیەک بۆ پەلاماردان و شەڕیش چارەسەر نییە. کردداری لەشکری یەکلایەنە کارەکە بەجێ ناگەێنێت. ئەوە بێ ئاکامە و ئەوانە ناتوانن ئەم جوریگرفتە چارەسەر بکەن. دەشڵێت دەرەنجام دەبێت ڕێگایەکی سیاسی هەبێت بۆ چارەسەری ڕیشەیی ئەم کێشەیە. بەبێت چارەسەریەکی سیاسی، شەڕکردن لە شاخەکانی بە درێژایی سنوورەکانی ئێران و عێراق و تورکیا پێدەچێت بەردەوام بێت و خەڵکی زیاتر دەکوژرێن.